دەستپێکیش بە هەواڵی با بڵێم یادی مەرگی یەکێک لە کارمەند و هونەرمەندە دیارەکانی کوردستان و یەکێک لە کارمەندە با بڵێم سەنگین و هەروەها بە ئەزمونەکانی نێو دەستگای میدیای کورسات کاک ئاسۆی عومەر سوارە دەست پێ یەکەم کە ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕەبێت بەسەر کۆچی دوای ئەو هونەرمەندە دیارەی کوردستان و ئەو نووسەر و پێشکەشکارە بە ئەزمونەی دەستگای میدیای کورسات کە ساڵانێکی زۆر لە ڕێی شاشەی کورساتەوە بۆ میوانی ماڵەکانتان و لە ڕێی ڕۆڵگەڕانی لە چەندین کاری هونەریە هەمیشە میوانی ماڵەکانمان بوو. ئەم هونەرمەندە زۆر بەداخەوە لە ساڵی 2019 بەهۆی نەخۆشی جەڵدەی دڵەوە کۆچی دوایی کرد. ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕەبێت بەسەر ئەو یادەیە. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شادەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. ئاسۆ عومەر سوارە هونەرمەند و نووسەر و میدیاکاری ناسراوی کوردستان لە ڕشتەکانی شانە و سینەما و دراما و نووسین و میدیا و ئەرشیف خزمەتێکی زۆری بە کولتور و فەرهەنگی نەتەوەکەی کردووە و لەو بوارانەدا شوێن پەنجەی دیار بووە. ئاسۆ عومەر حاجی محەممەد قوربانی ناسراو بە ئاسۆ عومەر سوارە لە ساڵی 1964 لە شاری سلێمانی لەدایک بووە. بەڕەچەڵک خەڵکی شاری پێنجوێنە. ئەو هونەرمەندە قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە شاری سلێمانی تەواو کردووە. دواتر لە پەیمانگای تەکنیکی بەغدا بڕوانامی دیبلۆمی لە بواری کارژێڕی بەدەستێناوە. هێشتا خوێندکاری قۆناغی سەرەتایی بووە کە خولیای هونەر بووە و بەو تەمەنەوە بۆتە جێگای سەرنجی مامۆستاکانی. لە قۆناغی ناوەندی توانە هونەرەکەی زیاتر دەرکەوتووە و هەر بۆ هێشتیپی هونەری لاوانی سلێمانی بە شانازیەوە بە ئەندام وەریان گرتووە و ئەندامێکی چالاکی ئەو تیپە بووە. ساڵی 1970 لە شانۆگەری دڵدارانی باران لە فستیڤالێکدا لە شاری هەولێر بەشداری کردووە و وەک ئەکتەرێکی کارامە و بە سەلیقە بۆتە جێی سەرنجی ئامادەبوانی نمایشەکە. ئەو وەک هونەرمەندێکی بە ئەزمون و قاڵبووی هونەر لە ڕشتەکانی شانە و دراما و سینەما چەندین بەرهەمی جوان و ناوازی پێشکەش کردو لە ترۆپچی ئەو هونەرانەوە زیاتر ناسرا. ئەو بەشداری لە دەیان کاری هونەریدا کردووە و درامای گەردەلول و فیلمی ژانی گەل نمونەی دوو کاری هونەری بەرزی ئەو هونەرمەندە بوون. ئاسۆ عومەر سوارە لە بواری میدیاشدا ڕۆڵێکی دیاری بینی و بە توانایەکی بەرزی هونەری و ڕۆشنبیریەوە چەند بەرنمەیەکی ڕەنگینی پێشکەش کردووە. بەرنامەی وێنەکانی دوێنەی کەناڵی کورسات شاهدی توانای بەرزی هونەری و ڕووناکبیری ئەو بوون. ئاسۆ عومەر سوارە لە بواری نووسینیشدا خاوەنی خامەیەکی ڕەنگین بوو. کتێبەکانی پێنجوێن مەملەکەتی گوڵە زەردە و سلێمانی و خاکی دوو شاکاری مەزنی ئەون و مێژووی پێنجوێن و سلێمانی لە دوو کتێبی ئەرشیفیدا بەرجەستە کردووە. ئاسۆ عومەر سوارە پیاوێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر بوو. هەر لە سەرەتای گەنجیەوە تێکەڵاوی جوڵانەوەی سیاسی بوو و لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەباتی لە دژی ڕژێمی بەحس کرد و بەهۆی هەڵوێستە سیاسیەکانیەوە تووشی گرتن و ئەشکەنجە و ئازاردان بۆتەوە و چەند ساڵێکی تەمەنی لاوی لە زینداندا بەسەر بردووە و بە لێبوردنی گشتی ساڵی 1988 ئازاد کراوە. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئەم هونەرمەندە بەتوانە و فرە بەهرەیە ڕۆژی 30 کانونی یەکەمی 2019 بە نەخۆشی جەڵتەی دڵکۆچی دوایی کرد و لە ڕێوڕسمێکی شایستەدا لە گردی سەیوانی شاری سلێمانی بە خاک سپێردرا. ئێستاش ماوەتەوە سەرەوەی کە هەر یەکێک لە ئێمە دوا بڕیاری خۆی بە. من لە لای خۆمەوە بۆی بەسەر شۆڕی نەژیم. بڕیاری خۆممە.